بەنامی خۆی ئەسڵام عەلەیک ئازیزاوە شەویستە ئەسڵام خۆی تاوانە بوو من نامێم مەسعودا بەکالۆریۆس من زوان و ئەدەبیاتی کوردی نەماوە 15 ساڵان چابوانە زوان ماچوون دەرز زوانی و ئەدەبیاتی ماچوون فرێم بۆ شحاڵ زانجی کەناڵ یوتیوبینە ئەمانە خزمەت تا پێچیشی عرس تاکەر و ماچوو تاپەنە با هۆرامەکە ما پارێزنمێ هۆرامەکە مای ناخەتەرەنە چەنی زانووی ناخەتەرەنە ئایونسکووە کەچی ڕۆویێردانە هۆرامانی هوستەنە دلیلی سویا گەواریەکە و جیهانی کە پێی ئێمە پێسە هۆرامی و پێی گرد و کوردی و پێی فارسی و پێی ئێرانیەکە شانازی بێ عین و ڕێکخراوی هەمان یونسکۆ ماچ زوانی هۆرامی ناخەتەرەنە وەرگە و چەند ساڵاتەری مەگەر و مامەن و ملود لێنە جاوروانی مشۆ بێمی ئیزوانێ ما پارێزنمێ خەتەرێ فرە ڕۆژکردنە زوانەکەمان خەتەرەکە کەس خەتا و کەسی نییە نە خەتا وێمانە زاوڵەکەمانی گۆشامەمێ پەنە چەنی قسەیکەرە چەنی واچە هۆرامێکە وزا دەسێ بەکار ماران مارە سۆرانی شتێکەڵاوکەرە فۆنەتیک و دەنگەکەی فاڕا مەفاڕا یان ئانێمانمی کە قۆمایەتی ماچەنی غێرە هۆرامی کردن جاری پاسنا هیچ زاوڵەکەش هەر هۆرامی مەزان و خۆ ئەگەریش بێ و یۆشا زاوڵەکەش هۆرامی بزان و هۆرامیەوە مەڕیا و ولت و کوت جاوروانەی ئی خەتەرەیەخی زوانەکەش گرتێنمێ بشو گردی ما پێوەرە بێمی ئیزوانێ ما پارێزنمێ من هستەنا بە ئەوە کردە ئی کەناڵی و پی ئەرکیە ویرم چەنە کردەوە نەتاوام چیروی وەرپرسیارەتی نەبڕەم و بەڕاستی ئەیدەمەش دەسوکێ زوانەکە ما فۆتی و ملۆ دلێنە داوا هامکاری تاوانە کرد و داوا هامکاریە فرە تاوانە کرد و چکاتێ من هۆرامی منی هۆرامی زانە تەمام نییە ناکڕۆی سەردەمینە داوا تاوانە کرد و دمای ئانێکە ڤیدیۆکان وێندێ دمای ئانێکە گۆژگردێ پێ قسەکەم کامەش هۆرامیە ئەسڵا ڕەسەنا چەنەم هۆرگردێ ئانێچکە نائەسڵا یان سۆرانین یان عەرەبین یان ئینگلیزین یان فارسین هەر زوانێتر کە ئامان دلێما و بەڵام هۆرامیەکەما هەنشکەش بەردێ بە هەدیە پێمکیان دێ بە دیاری پێمکیان دێ فرە مەمنون تابوو جاوە شەویسا چی یوتوبم هۆرچنیان یوتوبم هۆرچنی چکاتەی بە دەنگ و ڕەنگمە و خزمەتتا زوانی هۆرامی بەنویستەی دوێر دەنگێ ماهەنی ئاشنێنیێنێ تەنانەت بە هۆرامیەکە وچمە چ جای بە غێرە هۆرامی ئاش دەنگ و یی لێ و پێنمونێ ماچمێ ئەڵا پێنمونێ ماچمێ کێوات پێنمونێ ماچمێ پەیکۆی ملی ئیەرە دەنگە بەنویستی ئاشنێنیان مێ پەنەشا فرێما مەزانمێ هەر ئەسڵان هەر فرە هۆرامیەکە ئینیشان نەدیێنێ جەگرچی وش خەتەرتر یانە چەنە بەکارشانمارە یانە چەنە مەوزاشا دەسێ جا پۆ کاتی حەزم کرد بە دەنگ و ڕەنگ بۆ خزمەتە هۆرامی بێچ پێسا عەرزم کردی دێ پارێزنای زوانەکەشمە هیچ عیبێش نییە هیچ خەتەرەجنیان مێ پێ کەسی خەتەر سەر و کەسی درۆز مەکەرمێ خوای بە هۆرامی دروست کردنمێ و مایە شانازیە کە هۆرامین و هۆرامیەکە ما پارێزنمی و جایەتەکە و خوای ئەزوان خوای بە هۆرامی دروست کردن و جایەتەکە و خوای گۆرەی ئەنواع فرە ڕەنگی زوانەکان جا پۆ کاتی شانازیش بۆ کردمێ اینجا هیچ فەرق و جیاوازیەش مەکەرمێ داوا تاوە نەکرد و ڕۆدەمیم ئۆجەنابی تاکرد و با فەرق و جیاوازی نەکەرمێ وەرو خاترە هۆرامیەکە ما فەرق و جیاوازی نەکەرمێ بین و یاگەکانە و نە پاوەیانن ئینە تەوێڵەیانن و نە بیارەیانن دزڵیە دەگاشەخانەیە بەڵخەیە پاڵانەیە خەرپانەیە هەر یاگێ هەن هەر ئەنە خزمەت و زوانەکەی بوو هەر نەواچێ وەڕەسەنێ هۆرامیە بوو با من جای ئاواچەیە کە بە عەرەبی هۆرامیەکە منە بەکارش مارو با واچەوە بێسارانیە بۆ قەڵ چیشی کرد دلی بێسارانیەکانە باوە بوو باهینەوە تەوێڵەیەکە بوات وزوو دەسی باینەوە بیارەیەکە وزوو دەسی باینەوە هێڵامپەیەکە وزوو دەسی کامە هۆرامی ئەسڵبی جەدەم و یەکتریەوە هۆرش گرمێ من واچیش بەشمە شمە جواز دێ بە من جا پۆ کاتی دەنگ و ڕەنگ فرەمێمە پۆ کاتی حەزم کە پێسە بۆ خزمەتە ویرمانەشۆ جگە ئانێ واچەکێما ئینە خەتەرەنە فۆنەتیکەکەما دەنگەکەما ئینا خەتەرەن دەنگە هۆرامێکی ئینە خەتەرەنە زاوڵەکەما مەزانە دڵان شابنیاپۆر من وەختوێش کەوانای وانێنێ زانکۆنە مامسەوە مابێ واچێ دەرز و دەنگی واچەوە بەشێتەرەنە واچە چاگە مختبەری دەنگی ماهەن تاقگە و دەنگی ماهەن واچێ ملو بینۆ تەلەبەکە گیر و حتا دەنگەکەی بەعالینەوە چ وازشتەنە نمارو حاڵی حاضر منیانە نەپاسە کرد زوان و زاوڵەکەم گیر و هەتا دەنگەکەی بە هۆرامی بەرنەکەرەوە وازشتانە نمارو نەچەنەش قوڵ مەکرد و بێنێ نەفۆتی و بێنێ نەلەو دلێنن جاوە شەویسا پێسە عەزم کردی دێ لۆسەکی فرە قورسەنە ئەرکەکە سەر و شانێمەوە فرە قورسا وێم تاقچێشەنە بەرنمە و مەسئولیەتی چا وەرپرسیارەتی ئەمە بۆ بڕەمێ چێشەنە بەڕاستی ئەی بڕەمێ دەیمش دەست و کێ پێمایاون و پەنێ حەزارەتەکەما منەوە شارستانیەتەکەما منەوە کە ئانا عالەم شاهدی ما پێم بوو کە ئێمە میلەتی حەزاریەنمێ ئەی کە زوانەکەما فۆتیا چێشکەرمێ جاوەروانەی چند داوەوەم هەنیوەنەتا یۆ چا داوەیە ئی کەناڵیە سەبسکرایب کردێ دوێ ڤیدیۆکە بڵاوی کردێ بە زوانەکە ئاروی شێریشا کردێ یەرێ غەڵەتەکان بە هەدیەکیان دێ پێم ئیسە پێسە عەزم کردی من هۆرامی زوانێ تەمام نییەنە ڕەنگە ئیسە گۆشم پێگردێ
چم فاوڵی گردی قسەکامەنە ئانی کەلاشمەوە بە هۆرامی هەنی پێم پیان دەفرە مەمنون تا بوو ئانی جلا منەوە ڕاستین و یاوا بە گۆشوشمە دێزاوڵەکە تا فێری کردی یانە گردی تاوا بوو با زوانەکەمە هورزن مێ جا پۆ کاتەی فرە وەشحاڵ بوو خزمەت توشمە نەبوو فرە وەشحاڵ بوو تا و ئیسیفادەوە یاون و بە زوانەکەم جەخت کوچێ بوو جەخەتەی ڕۆزگارش کرد و خەڵکێتەر بێوەرە وەشەویسا حەز کرد چێتەریش تا عەز کرد و ئانن چی کەناڵ و ئێمەنە تایبەتە بە زوانی کەناڵ و ئێمە کەناڵ و ئێمە تایبەتە بە زوانی یا ئێمەقمانی یاسەر و کللتور و فەرهەنگ و ئەدەبیات جارجار شعرە چێوان مێ پێی وەشییانە شاچێوێتەرە هونەر و مۆسیقا و باسکردی زانەیە و باسکردی شۆڕژگەڕە ئۆخۆی زیاد بوو بە فەزڵ و خۆی یاگای تەراوە یاگەکەی تەراوە خەڵکێ فرێ باس و ئەدەبیاتی هۆرامی و کللتور و فەرهەنگ و فۆلکلۆر و ئاواز و مۆسیقا و گۆرانی ئێمەشکردن باس و عالمەکە ماکەراچی لاو چۆلاوە بۆ کاتێ ئێمە تەرخانشکەرمی بەس پێی زوانی بەس عەرزم کردی چکاتە جوانەکەی ناخەتەرن اونە تازە بەس عەرزم کردی خوانە خاصە جوانەکە نەمن و بۆ با بە لاپەڕێوە تەپ و تۆزاوی وێردەی مێژووی جاوەروانەی فریای گنمێ چی کەناڵۆ خزمەتەکەرمی و خزمەتە یاونمێ جاوەشەویسا حەز کرد و دمادمای قسەکامانە چێشتا عەز کرد و گەرەکمان پێخامێک یاون و بە قۆمە سۆرانیەکامە بە ڕەفیقە سۆرانیەکامە ئانی کە قۆمایەتی ماچەنی کردنیانی کە ڕەفیقیمانە کە تێکەڵاوێن گەرەکمان بۆ گەرەکمانە بوو پێخامێشا یاون و پەنە بە جوانەکە وێشە هەڵبڵ بێنەی ئی کەناڵە بۆ بە کەناڵێ فێرکاری چەنی فێرکاری زوان هەتا خەڵکە فرەتەر قسەش پەنەکەەوە هەتا غێرەوەش قسەش پەنەکەەوە بە زیندەی منەوە پرسیار کردی چەنی تەماشە کردی زوانی ئینگلیزی و زوانی عەرەبی ئەنە دکتۆرا و ماجستێر زوانی عەرەبی و زوانی ئینگلیزینە غێرە عەرەب و غێرە ئینگلیز ماڕۆژ کەس نماڕۆژ ئەنە قسێ بە غێرە واتمێ غێرە ئینگلیز و غێرە عەرەب محاولە کەرەوە هۆڵێ مڵوەش فیر و زوانی ئینگلیزی و عەرەبی کەرەوە کەس مەکەرەوە جا پۆ کاتە ئێمەج جەڕاو ئی کەناڵیەوە تاومێ فێرکاری بوو خەڵکێ سۆرانی نەک هەر سۆرانی غێرە سۆرانیش فیر و زوانەکە ما بوو هەتا خەڵکێ زیاتر قسەش پەنەکەر ئەوامەیە پێزوانەکەی درێژەش مەڵۆپەنە بە هۆرامی با بە سۆرانی پێخامەکەی میاونم بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بەڕێزان خۆشەویستان سڵاوتان لێبێت من ناوم مەسعودە بە کالۆرۆسم هەیە لە زمان و ئەدەبی کوردی ماوەی 15 ساڵە ماوەسام لەو بوارەدا خۆم بە خۆشحاڵەزانم بێمە خزمەتتان لە کەناڵێکی یوتیوب کە تایبەتە بە زمانی هەورامی ئەم کەناڵە یەکەم بۆ خزمەتکردنی زمانی هەورامی وەکو خۆی پاشان بۆ خوازیارانی غیر هەورامی بە تایبەتی سۆرانی ئەوانی کە زۆر تێکەڵین ئەوە چکە ئێمە زیاتر لەگەڵ سۆرانیەکان تێکەڵین وەکو لەگەڵ شێوەزارەکانی تری کوردیە خەڵکی تریش کرمانجیش هەر کەسێکی تریش لە خزمەتیان نابین لە ڕێی ئەم کەناڵەوە وەکو کەناڵێکی فێرکاری لە خزمەتیان نابین بۆ ئەوەی دەنگ ڕنگ بمان بینن بزانن وشە هەورامەکان چین شێوەی دەربڕیان چۆنە دەنگ و فۆنەتیکیان چۆنە چونکە هەر کەسێک کە ئەوێ فێری زمانێک بێ حەزەکە وەکو قسەکەرێکی ئاسایی ئەو زمانە قسەی پێ بکە کە بە ئینگلیزی پێوترێن نیتیڤ سپیکەر جا بۆیە من هەوڵ ئەم لەم ڕێگەیەوە بەڕێستان فێری هەورامی بن بە شێوازێک کە قسەتان پێکرد یەکێک لە دوورەوە هەستان پێ نەکات کە ئێوە هەورامینین چۆن خەڵکێک هەوڵەیە وا فێری ئینگلیزی یاخود وا فێری عەرەبی بێ کەستی پێ نەکرێ هیوام سەرکەوتن و شادیتانە بەخواتان ئەسپێرم